بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوا لە هەموو لایەک. ئەمڕۆ کوبەی برنج ئامادە ئەکەین. دەست پێکەین بە ئاوەکەی کە ئەیکوڵێنین و کەسکی خوێ. لەگەڵ کەوچکێک زەردەچاو. بسم الله نای خۆ. ئەمە بێتە کوڵ، ئاوکە بێتە کوڵ، برنجەکەی تێکەین. پێشەوەی ئێمە ئاوەکەی بخێنە سەر ئاگەر، من برنجەکەم بۆ شتۆتەوانێ 2 پەرداخۆنی و بۆ 3 پەرداخ برنجم هەیە. برنجەکەی زۆر گەورە نییە، وردە. ئەمە بکوڵێت یەمەوەلاتان. بەڕێزانەوە بەم شێوەیە ئەگەر دیقەتی بن ئێستانە ڕۆیەکەن. ئەوە 9 دقە هەتا 10 دقەی ویستووە کوڵاوانەکەی. بەڕێزان ئێستا حەشوەکەی بۆ ئامادەکەین. پیازێکی گەورە مجنەوە بووی. پیازەکە تۆزە ئەمرێنم، ئەنجا قیمەکەی تێکە. دوای ڕەنی پیازەکەمان گۆڕا، شتێک لە 9 کیلۆ زیاترە گۆشتەکەمان، تقریباً بڵێ 9 کیلۆ. ئەمە شتورەکەمانێ لەمەوەداکەن. دوای گۆشتەکەمان سوور کردوانێ 100 غرام بایەنم بۆ داناوە. تۆتوانی بایەمیان گوێز کاکڵە چەنی تێکەوە ئەمێنێتە ناوخۆ. بایەمەکەشمان سوور بۆتەوە. ئێستاش کشمیشی تێەکەم. من هەر ئەوەی 100 غرامە بێت کشمیشەکە. لێرایە داودەرمانەکانی تێەکەم. جا تۆ خۆت ئازادی چن و داودەرمانێکی تێەکەی. منمانەی تێەکەم هەموو پێتانەڵەم چیچی بۆ داناوە. لێرە و دەست پێەکەین کەمە زەنجەڤیلی هاڕاوە. ئەمە بەهاراتی تێکەڵەیە. ئەمە کەبابەیە، هەمووشی یەک سەرەکەوتر بۆ کۆچکە چایە. ئەوە نێخێ. ئەمە لێرە کەبابەیە. ئەمە زیرەیە. ئەمە کوسپەڕەیە، با بڵێن گژنیش بە زمانی خۆمان، بەعرەبەکەی کوسپەڕەی هاڕاو لەگەڵ بیبەری سوور هاڕاو وشک لەگەڵ یەک سەرەکەوچک زەردەچەوەیە. ئەمە هەموو داودەرمانەکانە، ناوکانم پێوتن. ئێتر تۆکانیانی تێئەکە یا تیناکەی ئەمێنێتە لای خۆت. شکۆمانە داعی نییە، بە گوێرەی خۆت چەندێک دێت. میرایە خۆی بۆ بەکارێنین. ئێتر چەندێک دەوێنیش. ئەمە تێکەڵەکەین. کەرەوزی جنراوم هەیە بۆم داناوە. ئەیشیان ئەیشت خۆت دەزانیت چەندێک دەوێ. زۆری تێەکەی یان کەم. بەس من ئەوەی با بڵێن نیو کوب یان نیو دەسک. ئەمە لە ئەخیرە ئەکەم بەسەرا لە بروی زۆر نەمرێت، بۆ نوبەرامی خۆشترە. کوبەکە دوایی هەمیش سوورە پێێتەوە، ئەوەی کرد ئەمرێت. ئێستا من جوان تێکەڵەکەم و کەرەوزەکەیەکەم بەسەر. دوای جوان تێکمان کردو ئەسچاکان. ئێستا کەرەوزەکەی تێکەم، بەڵام ئەو کوژانیش بۆ لەگەڵەوەیە. ئێستا حەشوەکەمان حازرە. هەڵەسین بە ئەنجامانی ئاخر شت. چکە من تا ئێستا برنجەکە دەستکاریم نەکردووە. ئەمە ئێستا ئاواز لێهێنین، سەرێنینەوە هەتا برنجەکەوان حازر. ئێستاش بینە سەر شێلانی هەویرەکەمان، با بڵێن برنجەکە لەو کاتۆی ڕۆم کردووە، دەستکاریم نەکردەوەی بینن شتە گەرمە. و ئەمدەنی شوام کردو بکە سارد نەبێتەوە بۆی بتوانین بیشێرین. چکە سارد بێتەوە باش نییە، زۆر یەک ناگرێ. ئەوستا بەس بە کەچکێک شیم کردەوانێ. هەر ئەمەنە.
ئەمە لەوانەیە لای زۆرتان هەبێت زیاتر بۆ پەتاتە و ئەم شتانە بەکارهێنرێ من بەمە ئیشێلم لە برەی ئێستەوە دەست ناتوانێت بیشێلێ بەم شێوەیە جوان ئیشێلم لەوە زیاتر هیچ بەکار ناهێنم هیچ ئاوی تێ ناکەم شێلام یەمەوەلاتە دوایەوە جوان شێلامان بە چنگەکە ئەوە هەویرەکەیە کە ئاو لێ کرد جوانی بگرێ هیچ شتێکم تێ نەکردەوە خەڵکەی هێلکەی تیەکە لەم لەحزەیە بەس هیچی تیانە هەرو برنجەیە کە بینیتان و کوڵاندومە ئەستا دەزەکەین بە کردنەوەی کفتەکە کوبەکە پێویستیمان بە ئاوە تەنها بە ئاوە بێ و ئاومان لاوە بێ بسم الله نایخوا نابێ هیچ هەوای تیا بمێنێ بۆی لە کاتی سوورکردنەوەیە هەڵمەوەشێ بەم شێوەیە ئەمە بەم شێوەیە ئەویمان کردوتوانە ئەمە ئاخردانەیە حەزم کرد بیبێنن لەبەرەوەی بە دوو شکڵ کردومە ئەو بەم شێوەیە ئێستا چین سووریەکەینەوە لە بەرچاوتانە بەڕێزانی سانە من سووریەکەمەوانەیە لە ڕۆمە من بە ئەم ئەپەراتایکەم کە هیف پەتاتەیە هی فریتە بە زەتوانی بە تاوەش ئەکرێت بەڕێزان ئەمەش کۆتاییەکەیەتی هیوام وایە بەدڵتان بێ تەجروبەی بکەن شتێکی بەتامە ئاوە گرجێتان لێ بێ ئەوە تاها زۆر بەتام داواکارم لە لایک و کۆمنت بێ بەشمان نەکەن سبسکرایبمان بکەن هەچ پێشنیارێکتان هەیە بە چاوەنجاوتانەینەوە تا ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ سەرکەوتوو